نزیکەی ساڵێک بەسەر ئەو وادەیەدا تێپەڕیوە کە حکوومەتی عێراق دیاری کردبوو بۆ دابەزاندنی دەسەڵاتی 8 وەزارەت بۆ ئیدارەی کەرکووک، بەڵام تا ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لە کۆبوونەوەیەکی تایبەتدا تاوتوێی پشتگوێخستنی بڕیارەکەی لەلایەن بەغداوە کرد. تەبارەت بۆ یاسایی کە دەرچووە کە بێدەسەڵاتی 8 وەزارەت بێت بۆ ناو شارەکان و ئەنجومەن و ئیداری شارەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی ناو شارەکانە پارێزگاکانە ئەو دەسەڵاتە جێبەجێکەن بۆ کەمکردنەوەی ڕۆتینیات و ئاسانکردی کاروباری هاوڵاتیان. بەڵام بەداخەوەی دەدیمان کردووە وایە لە مانگی 8 ساڵی ڕابردووەوە کۆمەڵێ وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتەکانیان بەهاتێتە شارەکانەوە هەتاکو ئەمڕۆژ کە ئێمە لە نیوەی ساڵی تازەیان 2016 هەتا تۆز ئیزدواجێتێکەیە لە نەقلکردنەکەی دەسەڵاتەکانە. پشتگوێخستنی بڕیاری دابەزاندنی دەسەڵات لەلایەن عێراقەوە بۆ ئیدارەی کەرکووک لە کاتێکدایە ئەو بڕیارە لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە پێی یاسای ژمارە 21 ساڵی 2008 پەسەند کراوە. دەستورمان زۆر باشە، قوانینمان زۆر باشە، بەس تەنفیز کووە، ئەوەیە مشکلەکەمان. قەرار وەرەگرن لە تەنفیز سەدها مشکلە دەرەچێت. سیرەکەی یەک وەزیر لە مەجلس الوزارا دانیشتووە تەسویتی کردووە بۆ نەقل سەلاحیات خۆی دەستی بەرزی کردووە ئێنجە دێ لە وزارە عەرقەلە ئەکات. کێ محاسەبە ئەکات؟ ڕئیس وزەرا ئەلێ دەسەڵاتم نییە. پاشگەزبوونەوەی بەغدا لە بڕیارەکە لە کاتێکدایە پەیوەندی نێوان ئیدارەی کەرکووک و حکوومەتی ناوەندی خراپە و هەناردەکردنی نەوتی کەرکووکیش ڕاگیراوە. هەندێک وەزیر پێی ئەوەی کە خبرەی هەیە لە ئیشەکەی ئەو شتانی کە مەشاکل لەو سەرێشەی بۆ دروستەکە ئەوانەی نەقل کردووە، بەڵام ئەوەی پارەی تیابێت و مەسلەی ئیستیسمارە، مەسلەی پارەیە، مەسلەی شتێکە هەڵی گرتووە بۆ خۆی. ئێمە مشکلەکەمان ئەلێرەیە و هەندێک لە خصوصیەتی شێ لە پێشکەشکردنی هەندێک وزارە لە سەر مەسلەی کەرکووکە لەن کەرکووک شملی ناکە. هەرچەندە بەغدا پابەند نەبووە بە بڕیاری دابەزاندنی دەسەڵات بۆ ئیدارەی کەرکووک، بەڵام هێشتا هەڵوێستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوتوەکردنی بۆ هەڵوێستی تونتر تێنەپەڕاندووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.